کنگره روشنامه‌وانی بردفک وزارت برگیری امریکا پنتاگون بود درباره وان ایرشن لسر هولیر هاته کرن گفت که ایرش دقیق نبون یعنی امان جاخواه نپیگه و بحثی و مانا هزین امریکی جی کرل عراق و سوریه گفت دی بردامن جبو روبروبونا تروره کاربدان ایرشن ایران بو سر هولیر سر آستا نافخول سر آستا دربه یعنی دقیقه به دقیقه ساعت به ساعت بردوامن پروتستو تینه کرن و داخوازیا و یکی تیتکرین کجا کدن اف ایرشت دوباره نبنه و درباره وان کاربدانانه ین ایرشن سوپای پازارن ایران بو سر هولیر ممیوانه که دکتر ایریک ماندل دامزینه رو سروک تورازانیاری و سیاسی روشالات نابراز میپن لنیورک بشوی که راستا خودت گل مدابیتن دکتۆر ئەریک سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەو هێرشەی کە کرایە سەر هەرێمی کوردستان و هەولێرم جارە ئاشکرا لەلایەن سوپای پاسدارانەوە پشتڕاست کرایەوە بەڵام عراق ئەنجامی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە و هەرێمی کوردستانیش بەردەوام پاڵپشتێکی بەهێزی هاوپەیمانیی نێودەوڵەتی بووە لە ڕووبەڕووبوونەوەی تێرۆر بۆچی ئەم هێرشە ڕاستەوخۆ دەکرێتە سەر هەولێر وە کۆمەڵگەی نێودەوڵەتی تەنیا ئیدانەی دەکات بۆی کە تێبگەین بزانین چی ڕووەدا دەبێ لە ئێران تێبگەین هیچ پاساوێک نییە بۆم هێرشانە ئەمە ئەوەیە کە ئێران دەیەوێت هەژمونی خۆی لە ناوچەکە فراوانتر بکە عێراق بە تەواوی کۆنتترۆل بکە کۆنتترۆلی سووریا بکە کۆنتترۆلی لوبناان بکە و کۆنتترۆلی هەموو ڕۆژڵاتی ناوەڕاست بکە ئەمە دەیەوێ کە هەموو ناوچەکە دیلی ئەو بێ لە جێ دەستی ئەودا بێ ئەمە پێشێرکارێکی زەقە بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراقکە کردوێتی و هیچ پاساوێک هەڵ ناگرێ بۆیە ئێرانیەکان ئێستا دەیانەوێ ئەم هێرشانە ببەستنەوە بەوەی کە بە یادی کوژان و لە ناوبردنی قاسم سولەیمانیەوە ئێران سەری مارەکەیە لە ناوچەکە ئەگەر پێناسەیەکی ورد و دەقیقی بکەم بەڕاستی نابێت جێگەی سەرسوڕمان بم هێرشانە باشە ئەگەر ئێران دکتۆر سەرێ مارەکە بیتن دە ناوچەیەدا خۆ ئەمریکاژی وڵاتێکی زلهێزە و خودی باندورە دە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا يعني او هلويستن امريكا هينا لهمبر ايراني و امليشياتن سرب ايراني با يعني هلويستك وكا بيوستا هلويست راستقيني امريكا يا كيشيك هيا لامريكا بيوست با ايرانوا للايكوا ئەو نایەوێت کە شەڕێکی ناوچەیی دروست بێ چونکە شەڕێک هەیە ئێستا لە نێوان ئیسرائیل و حەماس لە غەزا و دەیەوێت تەشەنە نەکا و لەلایەکی دیکەوە حوسیەکان هەن کە هێرش دەکەنە سەر کەشتیە بارهەڵگرەکان ئەمریکیەکان وایی وڵاتان کە لێ نێودەوڵەتەکانەوە تێپەڕن من لەگەڵ کۆنگرس قسەم کردووە ئەمڕۆ من پێم وایە ئەگەر تۆ بتەوێ کە کێشەکان و مەترسی شەڕێکی ناوچەیی کەم بکەیتەوە تۆ دەبێ ئێران باجەکەی بدا و ئەمەم پێوتون و دەبێ کرد بە کردار ڕوبەڕووی ئێران ببنەوە لە ناوخۆی ئێران واتە سزای تونتری بدەن و دەبێ ئەگەر ئەمەنەکەن ئێران بەردەوام دەبێ لاوەی کە پشتیوانی تیرۆر بکە گروپە تیرۆستەکان بکە لە ناوچەکە من پێم وانە وڵاتەکەم ئیدارەی وڵاتەکەم کارێکی باشی کرد بێ من ئەم پەیامەم گەیاندووەتە کۆنگرس سینات و پێم وتون کە کارێکی باشتان نەکردووە و نەیانتوانیوە کارێکی باش بکەن بۆیە کە پیشانی بدەن کە ئێران ڕابگرن لەو هێرشانەیە کە دەکاتە سەر ئەمریکا دەکاتە سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەەوە چەندین جار هێرشی کردوتە سەر سەربازەکانی ئێمە و لە سەرەتایی شەڕی ئیسرائیلەوەن بەڵام ئەمریکا نەیتوانێت وەڵامێکی باش بداتەوە بەڵێ دکتۆر ئێریک ئەم سزایانەیە کە بەڕێزت باسی دەکەی لە 2015ەوە تا ئێستا لەسەر ئێران بە شێوازێکی جۆراوجۆر بەردەوام بووە بەڵام ئەبینین کە ئێران موشک و پێداویستی سەربازی دەداتە ئەو لایەنانەی کە شەڕ لە ناوچەکە هەڵدەگرسێنن و پاڵپشتی گروپە تونڕەوەکانی ناوچەکە دەکات پێت وایە
سزا خستنە سەر ئێران ڕێگە چارێک بێت بۆ کۆنتترۆلکردن و سنووردانان بۆی؟ سزا هاوکارە و ئەکری ڕۆڵیان هەبێ واتە چونکە ئێران ئێستش نەوتێکی زۆر بە چین و هندستان نەفرۆشێ و پارەیەکی باشی دەگاتە دەست هەرچەندە نەوتەکەی هەرزانتر ئەداتە و دووڵاتێک کە باسم کرد بەڵام پارەیەکی هەیە و ئەم پارەیە ئەهێنێتەوە ئەیداتە ئەو هێزانەی کە سەر بەخۆن میلیشیەکانن ئەمە یەک دووەم دەبێ ئێران بزانێ کە دەرئەنجامێکی خراپ ڕوبەڕووی دەبێتەوە ئەگەر سەیری نەخشەکە بکەی شوێنێک هەیە پێ دەڵێن کارک ئایلند لە بەندەر عەباس کە کەشتیەکان لەوێن و دامەزراوە نەوتیەکانی ئێران لەوێن ئەمە کە ئەکرێ ئێران تێبگا بەوەی کە لە ڕێگەی هێرشکردنەوە سەر ئەم ناوچەیەوە بە ئێران بڵێ کە ئەویش ناوچەی لاوازی هەیە کە ئەکرێ لە ڕێگەی ئەم هێرشانەوە ئێران تێبگەێنی کە بەڵێ ئێران واز لەوە بێنێ کە هاوکاری ئەم گروپانە نەکا لە ناوچەکە بنزین بە ئاگرەکەدا نەکا لە ناوچەکە و ڕاوەستێ و هێرش نەکاتە سەر با بڵێن وڵاتانی دراوسێ و سونەکان لێ ناڕازین کورد لێ ناڕازیە وڵاتانی دراوزێ لێ ناوڕازین بەڵام دەتوانن پێکەوە لە ناو عێراق هاوپەیمانیەک دروست بکەن و کار بکەن بۆ پاڵپێوەنان و کردنە دەرەوەی ئێران لە وڵاتەکەیان چونکە بەڕاستی ئێران کێشەی سەرەکی لە ناوچەکە. باشە دکتۆر کۆمەلگەها نێودەوڵەتی ناوەواندا ئەمریکاژی هەمیشە هەرێما کوردستانی بناوچەیەکە سەقامگیر دزانە و بە دۆستژی لە قەلەم دەدەتن دیگەل خوا یعنی پێویستە کۆمەلگەها نێودەوڵەتی ئەمریکا چ بکەتن کوجارەکادن ئەف دۆستێوان بریندار نەبە کۆمەڵکوژی لەسەر وان نەیەکردن. پێم وایە ئەمریکا کوردستان و هەرێمی کوردستانی عێراق وەکو ناوچەیەکی زۆر باش سەقامگیر دەبینێ لە ناوچەکەدا بۆیە زۆر گرنگە و ئێمە سەربازیشمان هەیە لەوێ سەربازی ئەمریکی لەوێن و سەلامەترین ناوچە بووە بۆ سەربازەکانی ئێمە بە بەراورد بە ناوچەکانی دیکە و بەردەوام ئەمەشی وتوە ئەمریکا بەڵام من پێم وایە ئەمریکا دەبێ وا بکات کە ئێران باجی ئەم کردوانەی بدا و ڕێگە نەدا کە ئێران بەردەوام بێت لەم هێرشانەی بەبێ ئەوەی کە هیچ باجێک بدا بەرامبەرەکەی بۆیە ئیدارەی ترامپ ویستی ئەو کارە بکە و لە ڕێکەوتنێک کشایەوە کە لەگەڵ ئێران کرابوو بەڵام ئێستا سەرۆک بایدن لەژێر گوشارێکی زۆردایە بەوەی کە ئێران زیاتر گۆشەگیر بکە کە نابێ ئەوەشمان لەبیر بچێت کە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکا ئەگەر ئێران پراوێز بخرێ. بەڵێ دکتۆر ئەریک دیارەکە هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی جیاواز لە جارانی پێشوو هەڵوێستێکی تونند بوو ئەم جارە منداڵی تەمەن 1 ساڵان و خەڵکی سڤیل لە نێو خاکی هەرێمی کوردستان کراونەتە ئامانج پێتان وایە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی دەتوانێت سکاڵای عێراق لەوێ بە شێوازێک وەربگرێت کە هەرێمی کوردستان بپارێزێت بە پشتی کۆمەڵگەی نێودەوڵەتی داوای سیستمی دژە موشک بۆ هەرێمی کوردستان دەکرێت داوای پاڵپشتی و پاراستنی هەرێمی کوردستان دەکرێت ئەمە چاوەڕوان کراوە لە داهاتوودا؟ ئەنجومەنی ئاسایش کە شوێنی و دامەزراوەیەکی سیاسیە ئەوەتان لەبیر بێ کە دوو ئەندام هەن لەوێ کە چین و ڕووسیان و هاوپەیمانی ئێرانن و نایەنەوێ کە شتێکی گرنگ و با بڵێن کردەوەیەکی با بڵێن تند بەرامبەر بە ئێران بگیرێتە بەر بەڵام سەرڕای ئەوەی کە ئێستا
ئێران ناوچەیەک خانوویەکی سڤیل خەڵکی سڤیلی تێدا بۆ کردوێتە ئامانج و ئەوەی کە ئێران کردوویەتی بەڵام دوو وڵاتان کە پشتی بەرنادەن و پشتگیری دەکەن لە ناو خۆیشی لە ناوخۆی ئێران کە خەڵکی سڤیل ژن منداڵ نەوجەوان هەموو ئەمانە دەیانگرێ دەیان خەتە بەندیخانەکان و سزایدا بەڵام وڵاتێکە کە وڵاتی سپۆنسەری تیرۆرە بەڵام هێشتا ئەو دوو وڵاتە پشتگیری دەکەن. بەڕێز دکتۆر ئێرێک ماندل دامەزێنەر و سەرۆکێ تۆڕا زانیاری و سیاسیا ڕۆژهەڵاتە ناوەڕاست لە نیویۆرکێت گەلماوەی گەلێکی سوپاس دکتۆر. زۆر سپاس.